ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن باشن دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی بەڕێز دنیایەک خۆشەویستی هاوڕێیان ئەوڕۆوان قسە و باسکە دەکەن سبەی هەڵبژاردنە بەڵام لە تەک هەڵبژاردن هەندێک گفتوگۆی کە دەکەین لەسەر دوو سێ دۆسێت کرد یەکلەوانە هەندێک مەسئول دەستنە پۆلۆنیا چ دەکەن لە پۆلۆنیا لۆ دەستنە پۆلۆنیا دووش شێتی چۆن جێگیری بەڕێوەبەری گشتی چی دانایە بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەڵام بەلەوە هاوڕێیان بە هەندێکی خۆش ڕوویدا بۆڵە نێچیر لەو ڕۆژانە لێدوانی دەڵێ مامەم ئەکە خەزووری 3 مانگ لەناو سیارەی نووسی لە شەڕی داعش ئەی هاوار کورە نێچیش خاطر مامەگەرە کورە نێچی 3 مانگ گەلێک زۆرە 3 مانگ فی 24 سەعات تقریبەن دەکا نۆهەت فی 24 1800 و 1960 سەعات فی ئەوەی بکە چرکەشی کوڕە گۆلێک زیاتر دەکە ها 5,000 12,000 دەکە بەسە سیارەشی کچکە ئەوەن دەکا مەسعود لە خەمی داعش شەڕی داعش کاکە نێچیر خاترمان بکرە یعنی نەدەبێ یەک ڕۆژبی 3 ڕۆژبی 3 مانگ گەلێک زۆرە 3 مانگ کاکە وەڵای ئینسان ناو باخیرێکی هەر ڕاقەکان ناتوانێت 3 مانگ بیت سەرپەرشتی شەڕ بکە بەجددی ئەو فڕۆکەخانە فڕۆکەوەکە کورە نێچیر خاترمان بگرە کورە نێچیر کورە فشەکەر جە لە پشتەوە لای ڕۆژنامە نووسێکی دیار کە بە تەماوی کێڕایشکەوت نازانم سەدام 3 مامی لەناو برد لۆ ئەوی لەناو نەبرد بڕوان پێ بکەن لۆ ئەو مەسعودەی لەناو نەبرد بوو تاکە کێشەم ئەوەیە ئیدریسی کوڕم زۆر متعەلقە پێی ئارە وەڵا ئەجا لەبۆ من 3 مانگ وەڵی تەمەنای مردنی مامت دەکەن تەمەنای لەبەرەوەی کە ئاوڕیان پارە و سوڵتە باوکو کوڕ ناناسی نەک مام و خەزوور و برازە یان ئاوڕیان دوێنێ سیروان بارزانانی کورە سیرۆ بەخوا سپۆرتیە تو قسان نازانی بکەی نا وەڵی 5 دقە نازانی قسە بکەی ئێڵە نییە ئەوەیەک دەکەی دەرێ نازانم نە بەگریم نە پێ بکەنم کە خەڵک هەیە نەوتشجاعی سەدامی هەیە ئی کاچی من بەخوڕات و حزب حکوومەتەکەت حکوومەتی دەبابەیە یعنی سوێکی ئاب ئەتوو نەدەبێت جەنراڵی تۆزبا ئەگە سوێکی ئاب نەبایە ئەگە دەباوەی تورکی نەبایە ئەمە خۆمان لە کوردستانی هەندە تەمەنەکە زۆر نییە هەیەوە دوو کاکە دوو گەڕەکی هەولێرتان کردە بەس گەڕەکی بەعسەکان ئەزە دووری مردەوێندەر کورە ئامۆزای سەدامی مردەوێندەر 1 ملیۆن عەرەب کە بەشی هەرە زۆریان بەعسەکانن لە کوردستان ئەگەنا کاکە زۆر ئاسایە عەرەب بێ لە کوردستانیش هەموو بەعسیەکان کە هەردێن هەرچی تاوان دەگا پڕی ئەو هەولێرەتان کردیان کوردای ئەو عیب یعنی ئەو ئیشانیان گۆ دەکەن بە قورئان ینی زۆر لە جاش و ئەم استخباراتەکان تێتان پەڕە ینی ئەدوو 78 چی بە پێش سوپایت ئێران کەتی 15,000 پێشێکی تورکی کەتی چ دەی ڕەخنە لە سەرۆک جاشەک دەگری 15,000 کەکەم هەوا دەکەین کادیری پەکەی نماوە دەگێ پێسی لا سیارەی لە تێنێخن لەگەمیت ئاوانە هەموو کەس دەزانی چ دەیە تو باز لە خیانە کاکە یەکێک قسە بکە کە مێژوشی پاچێبی ئەس بڕۆکن هێڤیلۆڤی مرد بەجددی مە هاوسەرت هاوژی ئاو عاشقت عیب ینی قسەم بکە خەڵک لێت بکڕی لێ کاچی منەوە نییە دوو جلدی کوردی لەبەر ینی کوردپەروەری کوردە تو دەزانیت چ داڵانیە کرد لە خەڵک کردێ بەهەرحاڵ ئەوە نوکتە وەڵی سیروان بارزانی ینی زۆر کۆمیدیە توش بەجددی مە کاچی من یەکێک بێ قسە لەسەر مەوزوعەکە مێژوەکی پاچێ بێت و بە خۆت بابت و ئەوانە هەراتنە بەغدایە لە ترسی کن سەدامی لە ترسی باپیرت هەر لەوێن دەربوون هەتا کوشتی لە تۆڵەی مامت خلۆ نارێوی شەهیدە وەرە بەحکاتەکەی بژەڕۆ لۆ چوونە بەغدایە چستان دەکرد لە بەغدایە وەڵای عەرەبیەکەت سەدقاتی هەمومان بەقووەترە هەر لە بن پیری بەعسیەکانیش گەورە بەهەرحاڵ خەنی بووی کاچی من خێر و بەرەکەتی ڕاپەڕینەوە گۆ بوو بیا ملیاردێر هاوڕێیان بێنە سەر ئەوەی پایەچێتی لەو ڕۆژانە کە
پۆستی جێگیری پەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەتاڵ بوو و فرسەت بوو. بعد و پاوێل فرسەتە چیان هینە ئەینەن بابیان جیناتی تێدایە حەزیان لە فڕۆکەخانە ئەو فڕۆکەوانە ئەگەر ئەبڵایان ئەبڵاوە بە هەولێری تورکمان و هەولێریەکان دەڕێ ئەبڵا لە جیاتی پووری ئەبڵا پەری بەرزنجی شانازی برای مەحمەد ئەوانە فڕۆکەوانەشی بەسییان هینە هەتا 2003 ناو بەعز بوو و تا 2005 نەوێرا بێتەوە سلێمانی هاوڕێیان نەوێرا بێتەوە سلێمانی بابیش ئەمی دەچێشی عێراق بووە بەخۆشی فڕۆکەوان بوو فڕۆکەوان گەمەنی هاوڕێیان ئەخر ئەمە هەموومان جیری بەعز لە بیرمانە کە ئەوە کولی تربیە قسمی ڕێعازەی هەبوو بە هەموو کولی ترە بە هەموو بەشەکان دەبایە بەعسی بی ڕاگەیاندن دەبایە بەعسی بی ئێترەوە هیچ نەبوو بەعسی چیش کە سازش بکەیت کەم کەسیش دەبووی ها لەوانەی بێ شەخسیەت بوون ئیمزایان دەکرد هەمویان دەبوونە باسی ئەمە لە هەشتاکان هیچ کەسێک نەبوو لە تربیە لە ڕاضە لە ڕاگەیاندن باسی نەبوو زۆرە فڕۆکەوان بی خیانەتە چی کردبی بەس تێناگەم ماڵی تاالبانی لۆندا حەزیان لەو فڕۆکەوانێت تارق ڕەمەزان ئەوە تارق ڕەمەزان شاوڕیان بۆ زانیاریتان ئەمە بە بەڵگەش بڵاومان کردو بەڵگە چوو بوو دوکۆمنتێکی کوڕی تارق ڕەمەزانی بوو لەگەر ڕۆژنامە نووسەی چات دەکات چاتەکەی هەموو بڵاو کردوتی شاناز برای مەحمەد لەگەر پەرلەمانتارشی بەڕێتانی هەوڵی ئازادکردنی بابم دەدەن ئەو بەردەدرێت لە ڕێگای شاناسیەوە هەیە ئەگەر شاناز ڕاز ناکەم ئەموو چاتەکەی بڵاو دەکەم کوڕی تارق ڕەمەزانیە نازانم لەوەندا ئاستانە فڕۆکەوان و بەعسیەکانە تا بابەت پاوێل عقوبات وتی بڕوا بکە بیرمە وتی سوڵتان هاشم وتی بۆ سەدام ئیمزام نەکرد بۆ سوڵتان هاشم ڕێگریش دەکەم ئەوەی کە وەزیر دیفاعی سەدام بوو ئەنفال بوو وەفی قسامە ڕایی کە ئەندازیاری پرۆژەی ئەنفالی کورد بوو بڕوا بکەنەوە لە حوسێن ڕەشیدە بوو وەخت خۆی باسی کرد حوسێن ڕەشید مەسئولێکی بەرزی سەربازی وتی فکری ئەنفالی وەفی قسامە ڕایی بوو لە مەحکەمەی خەزرەزی کورە تاالبانی گوتیوانە شکایەتیان دەکرێت باسی بوون نازانم ئەو ماڵی تاالبانی لۆندا گوتیە فڕۆکەخانە ئەوانەکان هەموو وەرن سلێمانی دابیش کۆبنەوەی پێکردن وەختی ڕئیس جەمهوریە عێراق بووە و کورسی نییە کە بە هەموو یەکێکی کوردە 10 ساڵ لەسەر حکم بوو 2005 گرتی هەتا 12 هەتا جەڵتەلی نەدا وازی نەینە هەموو کشتی بە قوربان کرد هیچ نییە ئەو وەرەقەکە نەبیەوانە ڕۆژی مرافعە گەورەکە چییە وەڵا گوتی کەرک و کوردستان هەموو خەبات و تێکۆشانی بەغدایە ئیلاهی ئەرێوەڵە کاک هەندرێن هیوا موفتی ئای هەندرێن ڕاستە لەگە قوبادی بەعسیەک و تاالبانیەک بەیەکەوە بەهێزن ڕسمەشی بڵاو کردۆ لە مەتاری سلێمانی هاوڕێیان ئەمە ناوێرم ڕسم بڵاوکەمەوە لەبەر ئەوەندە زەخت لەسەر فەیسبوکانمان هەیە بڕوا بکەن هەرچە بڵاو دەکەینەوە لێمان دەدەن ئێستاش نازانم یعنی سمان لێ دێتنە دەستوەی سەو مەسرور بارزانی کە لە تەک ئەرهابی سیاسی تیرۆری سیاسی ئەرهابی ئەلکترۆنیشان دەست پێ کردیە دانی هەر وەختێک لە فەیسبوک بە تاوەتی ناومان ئەو پیاوم دەوێ بە ناوی قادر نادری پەیچێک دابنێ دەبڕۆ ئێستاکە بزانێک و فەیسبوک ئەوەتان دەکە یعنی قەزم لەسەر ئەوە ترسنۆکانە چەند ترسنۆکن وەرە 75 ساڵ عمری حزبت بی سەدان تەلەڤیزیۆنت هەبی لە پەیج ئەکاونتێک بترسن ئەوە شەی مەسرور وەیسە لە پەیج دەترسێت ئەو هەموو زەختەمان لێ دەکەن بەرحاڵ هاوڕێیان بینەوە سەر هەندرێن هیوا موفتی لەو ماوانە کردیانە جێگیری بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی سلێمانی و بەیەکەوە بەهێز نەگە قوبات تاالبانی تا ئەناڕێن ئەوی نورەدین و ئەو کوڕی زاخۆی مەسرور باز هەرچی تەمسیرە و سیناریۆ بۆ جەزبکردنی خەڵک ئەو خەڵکەش کەتەوەی تەمسیرە بوو نابوو قوبات تاالبانی ئەوەی ئەرەوە لە ڕێزیان لە هەندرێنی باسی کرد ئەویان لەو هەموو ینی باشە بە جددیمە ناو ئەو هەموو یەکێتی کاکە وازە کورت بینن کە فڕۆکەخانە شتێکی گشتی هەستیارە کەسەشکە نەبوو قوبات و پابەریان وچی بابتان زیناتان تێدا بەس ئەستان لە کۆنە باسی ئەوەکانە دوو بەس دەڵێن هاوڕان هۆکاری سەرچی ئەوەیە لە ترسی پارتی و میتە لەبەر ئەوەی ئەو شوێنە زۆر هەستیارە هەموو شتێک لە فڕۆکەخانە دەکرێت
نەکەرە سیاسی ئەمنی ئیداری تجاری بۆیە ئەویان دەنەوە نوێنەری هەرپایەکێتی نابیتن ماڵی تاالبانی نوێنەری میت دەبی نوێنەری پارتی دەبی هەر هەمووان دەبیتن ئیتر ئەمە هەر ئەوە دەبینن تیرۆری کادرێکی پەکەی بکرێ ئەومان پێ ئەو دەرێن ئەو لەگە میت تەنسیقیان هەیە لەگە پاراستن تەنسیقیان هەیە بەس ئەوە نابینین هەرچی کۆنە بەعسیە لەو شوێنانەیاندا دەسپێنن لە ئەوی چییە لە ئەوی شوکارەکانیان بەڕێوچی یعنی بڕوا بکەن ئەوە زۆر خەتەرترە لە تیرۆری دەکادیری ئەو برادرانی قەندیل لەبەر ئەوەی هەموو زانیاری هەستیارەکان لە مەتاڕەوە ئەنتلاقەکە چێ دێ چێ دەڕوات چ دەبی چ نابی ئەوە بەشەکە لە پرۆژەیەکی شاردراوە کە کەم کەس هەست پێ دەکەم هاوڕێیان بەشی دوام بینە سەر ئەو بەرپرسانە لۆ چ دەستنا ئەوروپای پۆلۆنیا هاوڕێیان لە هەموو ئەوروپای سێ وڵات زۆر بربورن پۆلۆنیا کرواتیا و ڕووس ئەوانە کچەکانیان زۆر جوانە بەڵام مەسئولی کورد ناوێرن بچنە ڕووسیا و ئەو کرواتیاوانە لە ترسی مافیاکان ئەڵێن لە ترسی ئەو قسەی دەوی خۆیانە کە بزانن مەسئولن و کەسەهاتین ڕووتیان دەکەنەوە ڕووت قەزم لە پارێ دیانە لە ئیدکە کۆم نازانم چیکە بەس لە پۆلۆنیای تا حەدێک ئەمنیەتەیە تا حەدێک من لە بولغاریا بوومە بولغاریا شەوە دەیانگوت لە فندقەشی بناوە نایویستنە دەرێ بەس پۆلۆنیا بۆیە خەڵک دەستە پۆلۆنیا ژنیان زۆر جوانە ئافرەتیان و سەعری خواردن و ئشتانە شەرزانە و یەک لەو خاڵە ڕئیسیانت کەش کاکێ من باسی کرد کاکە لێرە هیچ کورد نییە هۆی هامان لێ بکاتن و کەویتە دوومان بۆیە لە کاک زیای نوێنەری هەرێم کاک زیێ بابەت نوێنەری هەرێمیان نوێنەری شتی بکەی چاوەکە کورە باوە ڕێز لە ئەوەی بگرە چاوەکە ئەرێ وەڵای هاوڕێنان دەستنا ئەوەی لە بچ ڕابواردن کوردی لێ نییە کوردی ئازادی خواست کە هۆی هایان لێ بکە و کەویتە دویان و مافیای گەورەشی لێ نییە وەکو وڵاتانی رووسیا و وڵاتانی رووسیا و کرواتیا و ئەوانە هاوڕێیانە و مەسئولانەی دەستنەوێن دەر ئەمن بەناو و بەڵگەشم لە دەستە بەس بڕاو کە ناوێرم بڵاو کەمەوە چکو مەسەڵەن هەر شتێکیان بڵاو کەیەوە شکایەتمان لێ دەکەن دنیایەک شکایەت نابیتن شتی شەخسی خەڵکیش بڵاو بکرێتەوە بەڵام دڵنیا بن لەبەردەستمە ئەنی لە بۆ ئەوم نییە یەک هەرێم کەمالاغا جگە لەوەی جیازت هەیە زوو ئەو فندقای هەرێم لەوە کچوکاڵی پۆلۆنی لەوە ڕابواردنێ بە خۆت و مسەنای بەرپرسی زیندانەکانی سووسێ هەردووچیان هاوڕێیان تاوان ئەو دووە ئەبڵایکی خوانبارەشیان پاڵ پێوەنەوە بۆ ناو پارتی زیندانی سووسەیان وای گرتەوە لێ هەموو عەقد و شتەکان لە بۆ خۆیانە پارەکەی دەچن چەکەن لەخۆیان لە ئافرەت سەرف دەکەن لە پۆلۆنیا ساڵ نییە 5,000 نەستنەوێندەر بە هەفتە لەگە کچوکاڵی پۆلۆنی و وڵاتانی تر چۆن هاوڕێیان ئاپەکەیە بە ناوی تۆربار ئاپا پەیزە نازانم بەڕاستی ئەمن ئەوکە سۆرە قاوە یەشتە شیوایە بە ئەەکەی بە گەورەی دەنووسێ لەوێندەر عەقد دەکەن لەگەر کچوکاری جوان هەردوو لا ڕسمیەکە دەبینن کچەکە دەبژێن ئیتر ئەو کچە کۆمەڵێک شەرتی هەیە ئەنی شەرتیان وایە هەمویان بەگشتی تیارە پلەیەک لە شوێنی هەرە ڕاقی دەرەجە ئولا فندقی هەرە گران بەها ئەوەی کە ئۆباما و ترامپ بچوونێ خواردن بە کەیفی خۆیان جلوبەرێک بە کەیف خۆیان دەکڕن سارەی کریان دەبی ئەو 2 هەفتە لەک بەردەستابی هەرچیان ویست دەکەن بالمقابل شەوەیەگە قڵەشیان دەنێ شوێ سەرخۆشیان دەکەن و پێیان ڕاکردن سەرفکە پارە میلەت داهاتی میلەت ئەوانش سەرفکە برای نەوزات هادی سەنگەر وازام سەنگەرە دەقیق نیمە بەس برای نەوزات هادی یەک لەوانێت تێ زۆر دەستەوێندەر زۆر دەستەوێندەر هاوڕێیان تا سادی پیرە دەڵێن سادی پیرە و ملکی زۆر هەیە لە ئەوەی لە کرواتە چێزەزەوە کوراوڕانەوی لە هەمووی خۆشترە محموود سەنگاوی دەستە پۆلۆنیای
دەڵێن کە جارێک لە جارەکان لەگەر ئەو بێگەر تاالبانی چوە دوو دەڕاستەی کردی ئەکرە مەحموود دەڕاستە لە چی لە پۆلۆنیاڵە تخواوە مەحموود کورە خوڵە سەنگاوی دەڕاستە لە چێت و لە پۆلۆنیا ئەوە مەغریبی شوایە هاوڕێیان برادێک دەگوت چیان گوت بوو چ دەکەوێت دەچم مەغریبی چ دەکەوە چم تاڵعی خارجی مەحموودیش دەڕاستەی کردێکە دەڕاستە لا من خۆشتر هاوڕێم هێ من ئەورامی هێ من زوو لەوێن دەرا ئایە من ئەیگوتی بەس یەک بزبێن کەچی 150 خاک بردرا کورە تەریق نەبوو ئستقالە بدە کورە 150 کەچی هەڕەشەی لە 4 داجی کرد دەکرد 4 داجی کرد یان فشەی ئەوە خۆشوتی کاک مەسعود خانەکەی ئەوەندە گچکەیە 8 کەس چوونە بە پێوە ڕاوەستایە وەڵا ڕاستەکە هێ من ئەورامی چ دەکەی لە پۆلۆنیای بەس پێم برێ لەگە زیای چ دەکەی کاکە چ دەکەی نسی ئەو فندقە ڕاقیانە ئەوە گوتبووی یەک لەوانەی دەستمێنەر کوردی لێ نییە ئەوە نییە وەڵاهی من لۆت دێن ڕۆژان نییە یعنی لینک و شتمان پەیدا کردیە هاکە خۆمان بە پۆلۆنیا کرد گوتیان هێ من لێرەیە ئەجە بزانە یان ئەو مەسعودانەیکە چییە ئەسواری ئەوە مەتار سەعاتەکە بلیتە چی دەبڕین بە 2 سەعاتی لەکن دەبین بە 2 سەعاتی هاوڕێنەوانە هەموو جوازش دەکڕن بۆ زانیاریتان جوازی ئەوروپی پۆلۆنی هیچی لە دەفتەرێکی کەمتر نیە دەفتەرێک وەسەرەوە لە خۆیان و ماڵ و منداڵ دەکردرێ لەوێندر بۆ زانیاریتان خەڵ دەڵاڵی کورتەیە تج ئەوە ڤیزە نا جەواز دوای 3-4 ساڵ دەبنە ئەوە جوازی ئەوروپی بە تەواوەتی وەرەگرن دادی قامە دوای ئەو دەبتە جەواز ئیقامەی بدایی ئەوەیە ینی وەزام 2 هەفتە دەوێندە دەبن دوای ئەوە تاو 4 ساڵ دوای ئەو جوازەکەیان دەدرێت تر دێنەوە کوردستانە بۆ خۆشیان چوو هەر یەک لەوان 2-3 جوازیان هەیە هاوڕێن عێراقیان هەیە پۆلۆنی مەسەڵەن ئیقامەیان دەکنا مەسەلەن دۆمینیکاش هەیە وڵاتەکە دەکن بەحری کاریبی دەکن وڵاتی هایتی شتیالە ئەویش دەکڕن ئەو گەلە گرانە ئەو کورەوە دەفتەرەکە هیچ نییە دەفتەرێک 2 دەفتەرە سەدەینە سەری نەزاتی عەریفات نەزاتیش زوو دەستە پۆلۆنیا و ئەلمانیا ئەوی لا هیچ بزنسەکە ئەو بەس بەناو سەرۆشیەکەی ئیداری هێشتایە ئەگەنانیە بزنسێکی خۆنیە لە هەرە شارە ڕاقی گرانبەهاکەی بەریتانیا سێخانی کردیە بەس 150,000 پاوەند تقریبا لەگەڵ 550,000 دۆلار باشە بەس ئەمن زانیتم سێخانی لە شاری بۆرسمۆس غازان بۆرسمۆسە چارەم شاری گەورەی هەموو یعنی گرانبەهای هەموو ئەوروپایە یەکەم شاری بەریتانیاش لە بۆ خۆی و ماڵ و منداڵی 8 منداڵی هەیە منداڵ و 2 ژنیازەم هەیە بڕوا بکەن هەر جەوازی لە دۆمینیکا کە وەکوتم وڵاتەکە نزیک هایتیە بە 12 دەفتەری کردیە 12 دەفتەر تقریبا بە 1 ملیۆن دۆلاری بەس جەوازی کردیە جەوازی برێم ئەوەی بەڵام ئیخۆ ڕەفسوە گرتەکە 2 منداڵ ئەوەی ئەم بزان بەڵام مەجموعەیەکیان تا ئەنەم مەسوولەکان هاوڕێیان لە وڵاتی دۆمینیکا جەزیرەی دۆمینیکای بە 12 دەفتەری دەکردن لە هەر یەکەچیان 12 دەفتەر 120,000 دۆلار جگە لە معاملەی بەرتیل و ڕەشوەی دەبۆ ئەو خەڵکانیش 1-2 دەفتەریش دەبەوە جگە لەوەی لە پۆلۆنیا شەمووی بە دەفتەر ئەچۆ بمو عائیلیان هەموو ئەزەوە چێروش هەموو 8 منداڵیان هەیە بەچ تەمەر کۆچەریش بە سوازان ڕەفسیوە کرد تەمەر بەداخەوە تیڤار بە سوید گوتنی دۆ خۆی و ژنەکەی هەڵاز و ناهیدە کۆچەر ڕابزیانوا گرت ئەرێ وەڵام کاک زیە کاکە بابەکەم ئەتونێنەری حکومەتی سواز دەهێ من بینە مەی بە ئەولای لۆ دەی بێ فندقان لۆ دەی بێ شوێنی ئەوە کاچ من چاوەکەم تونێنەری حکومەتی هەرێمی هاوڕێیان شتەشکە انتخابات بەیانی دەزانم دەبتە هەراوەریە تەزویر کراوە بوو هاوڕێیان جارش کەشم باسم کرد هەڵبژاردن شتەکی بەشێک لە خەباتە ئەنی ناتوانانی زەڕبی لێ دەی بە تاوەتی بەڵام هەڵبژاردن لە شەرق ئەوسەد بەگشتی قەت نابتە خاڵێک لە خاڵەکانی ئەوەی
کە گۆڕانکاری ڕێشەی وەکو ئەوروپا تێدا ڕوودا لە ئەوروپا بە انتخابات کورە بە یەک ڕوودا میدیا و هەڵبژاردن دوو شتن لەیان حزب و حکوومەتیان گۆڕیە بەس دەکنەمە کاکە ناکرد ئەو هەموو فەزاعەتە ئەو هەموو هەڵبژاردنەک دەکرێ هەمووی یعنی نەتسەی خۆی نابیت ئامانجی خۆی ناپێچی بەڵام لەگەر هەموو حاڵەتێک خراپ نیات و دیتان هەدەپا بە 8 پەرلەمانتار دەستی پێ کرد و تا ئێستا شکۆڵی نەدایە هەدەپا بەڵام ئەو دیتر لە هەموو شەرق تورکیا ئێران وای لەگە سەوزەکان کرد وەختی خۆی دەرچوون نەیدانێ مەسەڵەن هەدەپا دەردەچیتن نایدەنێ یان نیوان داخەنە زیندان و بە فرتفێر هەموو ئەوە پارتی هەروە ئەو گۆڕانە من کۆچ کرد و کاک قادری ئاجعەلی جارێک یەکمان دیت لە ستۆکهۆڵم چەند جارش بە تەلەفۆن قسە و کراتە گۆڕێ باسی کرد دوو شتی لەسەر هەڵبژاردن دێتەوە بیرم یەک گوتی مهندسێکی برادەری ئەلکترۆنیان هەبووە وتی برادەری مەش بووە بەرە لە ناوی شێتی بووە لە بەڕێتانایە تاوان ئەوە لە 2018 بە بەرنامە نەخشەکەی دانا کە یەکێتی ئەوەندە نەوەی نوێ ئەوەندە گۆڕان ئەوەندە یەکگرتو ئەوەندە پارتی ئەوە تەوزێ کرد دەگۆ پێی گوتم زووتر بە منت گوت باە لۆنگۆشم زیاد دەکرد نسبەتەکەم هەندێک دەدانگۆ کاکم مهندسی ئەلکترۆنیا لە لەندەن وەڵی ناوەکەشی تراوایە زای دەنگوتی ئەمریکیەکان گوتیان لە یەکەم انتخابات دەنگۆ 35 بۆ 40 کورسی داهێنا تاوانت بزانە 35 بۆ 40 کورسی بەواتای لە پارتی وشتیان زیاتر هینەیە پارتی وشتی بە هەموو تەزویریان 58 هینە لە یەکەم انتخابات 58 کورسی هینە ئەجا ئەوە راپۆرتی لژنەی مەرکەزی پارتی دەرە 120 تەزویر بووە بەس ئی پارتی 120 تەزویر بووە لێیکەوە لەگەر ئەو هەموو تەزویری لۆ مەسعود بارزانی کرا ئەگەنا وەڵی بەق کەمالی دکتۆر کەمال میراودەری بەقەت مەسعودی هینا بڕوا بکەن 50 شینەی نابوو مەسعود بە قۆپیە ناجا بوو سەرۆکیاری 172 هینا کوڕە کاچی من وەڵی خەڵک نییە جەوە پارتیوشی تێ زۆر بێعقڵن دژایەتی هەر یەکێک بکەن خەڵک دەنجی پێ دەلەرقن چێ بتە ڕکابەریان خەڵک دەنجی پێ چکو بێزارە لەوان وەڵە داعش بێ وەڵا و ئێران و تورکیا بێن بزانن ژیانیان مەعاش و تەمینیان خەڵک وەیلی هاتی قبوڵی ئەوانە بکە بەس ئەوانە بڕۆن چکو 30 ساڵە تەواو بێزار بوونە بارحاڵ یعنی هاوڕێیان ئەو هەندرێنەکە بوو لە هەولێرێ مەسئولی هەموو کۆمسیۆن بوو ئەڵڕا بکە ئایان گوتنیا ئەوە تەعلیماتی هەر هەموو دەچۆ مەکتەبی هەڵبژاردنی پارتی پێیان دەدا بەڕێ دەکرد جەعفەر ئیمیچی هەندرێنەوازم لە ئەوروپا شێستاوکە یەک مێژوو ڕەش بەقەت هەیکەلی خۆی لەناو ئەوەی پڕ لە تاوانی ئەو هەندرێنە تۆمار کرد ئای تەزویری کرد ئای فرتفێڵی لە ئەو پارتەکرد هەموو تەعلیماتیشی لە ئەوە لە مەکتەبی هەڵبژاردنی پارتی وەردەکرد کۆمسیۆن زیاتر نکتە خۆش شاڕێناوتیان مەنسوور کات لە دەرەوەی بازنەی منداڵەکانی مەسعودی و ئێتیمامی کەم پێ دەدەن بە خۆشیان هەتا ئەمساد مخەدر و خلە دوو ژن و ئەوانەیە دەخواتەوە واڵا ڕاست و دکلیلی لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان وەگرت سندوقەکانی بردو بە کەیف خۆیت ئەزێتە غەڵەتیشی کردو لە نازانم ئەو قردێ لەوە شتەکانی کرێ دەدرێ ئەوەی کە دەبایە نەکرێتەوە کە ئۆکەی کرایە و تۆمار کرایە ئەوی گۆڕی بوو هاوڕێیان سبەینێ هەڵبژاردنە ئەم بۆ خۆمەکو گوتم هەڵبژاردن لە سیستەمی دیکتاتۆری زۆر زەحمەتە جارشکەش من جەماعەتی بایکۆتم زۆر بە شانازیشەوە نە حزبەک هەیە نە هەڵبژاردنەکو پرۆسا نموزەزەچیەوەی کردیە بەڵام لەگەڵ هەموو ئەوە شاوڕێیان ئێمە لەو 4 ساڵەی ڕابردوو کۆمەڵێک دەنگ لە کوردستان بە هەموو کەم و کورتیانەوە بە هەموو سەرنجێک لە سەریان کە هەیە نمونەی پەرلەمانتاری جوان بوێر و قوربانی گەورەیاندا و ڕوبەڕووی مەرگ بوونەوە و مەنسوور بازانی بەخۆی هاتە سەخت لە هەندێکیان و هەوڵی کوشتنیان درایە و حملەی گەورەیان کرا و لە ئێمە زیاتر ئەوانە و پەرلەمانتارانە میدیا سێبەری پارتی پێیان ڕشاینەوە تۆمەتیانەوە دروست کردینە گروپە گومەتابەتی و گروپی هیوە و لەناو پەرلەمانی کوردستانیش تا ئێستاش مەجموعەیەکیان کەسی باشن کاکە ئێمە ینی بە هەموو ئەوەیەکیان لە کەسە باشەکانی بۆیە ئەوانەی باوەڕیان بە دەنگدانێ بڕۆن دەنگ بەوانە بدەن
بڕۆن بێ هیوایان مەکەن خەڵکێک لەسەر ئێمە ڕوبەڕووی لەسەر ئێوە ئەتوانن وەچ هەموو پەرلەمانتارە ملپانەکانی کە بن با هەبن مەجموعەیەکمان لەو دەنگە ئازادانە لەو بێرانە با لەناو پەرلەمان هەبی ئەوەی بڕوای بە دەنگدانە بڕۆن دەنجیان پێدەن خۆ پێش ناکەمە بڵێن یەک دوو سێ دەپازدەکەن بەش چەند خۆیان هەڵبژارتەوە ئیکاکە بێهیوایان مەکەن بڕۆ دەنجیان پێ بدەن بڕۆن دەنگ بەوانە بدەن ئەوەی کەلۆی دەسوڕێتن ئەوەی کەلۆی ناسوڕێت بڕۆن لەسەر دەنگدانەکان بنووسن وەکو پرۆسەیەکی ئەوەی کە ناچی مەسەڵەن لاو لێرێکە کەس نابینی کەسێک بنمونە موئەهلبی لە دهۆچێ بەڵام هەتا پێتان دەکرێت هەموو ئەو دەنگانەی کە لە ناو گروپی هیوا بوون بەگشتی ینی بەڕاستی چەند پارتیوچێتی وەڕز بوون ئێستا چەند قوبات پێیان دەڕشێتەوە چەند پێیان دەڕشێتەوە قوبادەی ئەمە سەیداوە و سێتاقان لۆمە بەڵام بەخۆی لە گوندی ئیتالی دوی گوندی جاشان دانیشتی چەند پێیان دەڕشێتەوە بڕۆن دەنجیان پێ بدەن لە ڕقیوان هەر لە ڕق خۆ من دڵنیام لە ڕقیوان خەڵکەکی زۆر بەیانی دەچی دەنگ دێدا بەڵام ئەوانەی بڕوایان بە بایکۆتنی هاوڕێیان دەتوان هەروەکو ئستفزاز لەسەر دەنگدانەکان ئازادی بۆ زیندانیانی بادینان هەروەکو شێوەیەک لە ناڕەزایەتی پرۆتستۆ ئەوانەی کە دەزانن کەسی تێدانیا یان بڕواتان بە دەنگدانە بڕۆن بەس لە بۆ ئستفزازی مەسرور بارزانانی بنووسن وەک ئەو دوێنە راپۆرتێک بڵاویتۆ دەرێت زۆربەی ئەو خەڵکانی گروپی بایکۆت و گروپی سووتان بەرزترین ئاستی پیشاندا دوێنێ لە ئەوەی لە ناو هێزی ئەمنیەکانی خۆیان هاوڕێن ئاخرێکێتی لە 5,000 چەکداری هێزی ناوخۆ ئەوەی 22,000 دەنجی هینایە یعنی 73,000 زەدی بووە دەنجی نەدایان سوستاندیتی ئەو ژمارەکە گەلک بەرزە هاوڕێنە گەلەگەلەگە ئەو ئابروچوونەکە وەک چۆن کۆن بە هەموو حزبەکان لە کۆیە لە مەرجەعی شوێنی تاڵەبانی و کۆسرەت و فواد مەعسومی گۆڕان بە هەموو حزبەکان گۆڕان لە هەمووانی زیاتری نابوو بۆ زانیاریتان پس تاڵەبانی تەریق نەبووە هەموو حزبەکان لایەک بوون گۆڕان بە تاقتنە لەوانی زیاتری ناو بڕوا بکەم بڕۆم بگەڕێنە سەر انتخاباتی 2009 تەریق نەبووە تاڵەبانی برێ بابە من دادەنیشم تەواو ئایای بردم نەوشی جوان لەو خاڵای یعنی بڕۆن دیسان لە انتخابات بادەیان هەزار کردوسم بژی دەنگە بوێرەکانی بادینان ئازادی بۆ زیندانیانی بادینان بەڵام ئەوانەی پێشتان ئەوەیە کە دەنگەدەن یان کەسی جوان لە منتیقەتان هەیە کە لەو 4 ساڵی ڕابردوو لیان درایە ڕوبەڕووی مەرگ بووینەوە دەرکراینا تهمەیان لەو دروست کرا 4 ساڵ بەڕاستی هەندێکیان نموزەی باشیان پیشاندایە دەنجیان پێ بدەن با ئەگەر 5-6 نوێنەریشمان دیسان لەوێ هەبێت ململانە لەگە پارتیوچی بکەن زۆر باش دەبیتن دەربچن وەکو تەحەدایەک شرۆ پارتیوێکێتی هاوڕێیان من قسەی کۆتاییم لەسەر ئەوەیە ببورن یعنی بەیانی دەنگدانە لە دەنگدان ئەوەی بڕوای پێیە دستە دەنگدان بڕۆن دەنگ بە و دەنگانە بدەن ببورن ئەوانەی بڕوایان بە دەنگدان هەیە ببورن داوای بردن دەکەم دەنگێکی شێوانی لۆتانێ دەم قسەی کۆتایی بڕۆن دەنگ بدەن ئەو دەنگانەی کە لەسەر ئێوە ڕوبەڕووی مەرگ دەبنەوە دیفاعیان کردێ خۆیان نەفرۆشت خائین نەبوون دەنگ بدەن بەس ئەوانەی بڕواتان پێ نییە ئەوکو من ئەم لێ دەبن دەچم یەک بە گەورەی بژی سیمبولانی زیندانانی بادینان بژی ئازادی بۆ زیندانیانی بادینان دەنووسم هەر لەسەر ئستفزازی چکۆ ئانە هاوڕێیان هەموو دەرەچی بۆ زانیاریتان پارتی ئەوانە هەموو کورە پارتیوێکێتی زۆر بە بەرنامەن هاوە تێمەگەن ئەحسا ئەوە نییە برێ بدڕێنە هەمووی دەژمێرن ئەوەی خۆی دەترسێ بە دەستە چەپ بنووسی بەڕاست دەستە چەپ خەت نابیندرێتەوە بڕۆن بنووسن بە کەیف خۆتان وەکو شێوەیەک لە ناڕەزایەتی شێوەیەک لە هاوسۆزیرە بۆ ئەو زیندانانە ئەوان تیش دەنگ بدنەوەی بەڵام بێشەرەفیە سەدبارەی دەکەمە کورە زۆر عیبەست دوای 30 ساڵ بچی دەنگ بدەیە دزەردان بژی دەنگ بدەی بێڕەوشتان دەنگ بدەی بەو حزبانەی بەدەبابە هاتینە دەنگ بدەی بەو حزبەی کە شارێکیان پڕ لە بەعسی کردی وەکو پارتی دەنگ بدەی بەوەی خەڵک نەوێری لایک بکە لایک لەسەر لایک خەڵک گیرایە لایک ئەی هاوار دوای 40-50 ساڵە شۆڕش 30 ساڵ لە دەسەڵات وەرە خەڵک لەسەر لایک دەگیرە ئەی هاوار
ئاود نییە کارەبات نییە لە کاتێکدا کوجارەکەیت کەش باسم کرد کاکە هەر کەسێک دێتە ئەو ئەوروپایە یەکەم دەقەی ئاو کارەبا مەعاش خواردن ئەمنیەت هەمووی دەپارێزی کورە بابە 30 ساڵ تێپەڕی بۆیە چەند ئەیبەیان بێ بە درۆیەکی قوبادی تا ئەو قوبات هەرەتە بسبێنێ یەک قسەیت کە بکەی قوبات بە قورئان زمانت دەردەینن پارتی هەر هەندەشیان هەر نەگرت بۆ بخوان ئۆکەیان گوتیان بڕۆ بەکەیف خۆت قسە بکە بزانن دوو کەس بە جواب هات دوو جوار جوابیان دا لەبەرێزان سەنگت نییە سەنگت نییە قسەکان ئەوە نییە تا بەس جەماوەریشێتی قسەک تابیە بکرێ و قسانە ئەگەر بە دوتە ببووە بەس ئومێد خۆشناویان پێرە تێبەردای ئەگەر نەبزانە قەت پارتی تووڕە بۆ ئەو هەموو قسەتان پێگوت هیچ لەبەر اتفاقەوە هاوران فلیم باشترین وێنەیە یان کتاب کە دەخینەوە ئەو نوع ئەگەمانەی قوبات کردی لەگەر شاناس بڕواکە هەموو بەس لەوە جەزبکردنی جەماوەریەکێتی بوو بزانە پارتە تەقەی سەری هات قەت جوابیشی نەدانا هاوڕێن قسەی کۆتاییمان لەسەر ئەو زیندانیانەی بادینان دەبیت بزانن جێرە شێروان ڕابگرن خاوەن چی ئیرادەکە چەند نەترسن ئەوانە بوونە مەدرسە ئەوانە بوونە تارمایی لە بۆ ماڵی بارزانی بڕوا بکەن ماڵی بارزانی بە تایبەتی مەسرور بارزانی هاتە ئەوروپا بەس برێ زیندانیانی بادینان بەس برێ شێروانی ئەوە نییە هەموو قەلبیان تێکەچی بەس برێ سەردەش عوسمان ویدات قەلبیان تێکەچی بوتە فۆبیا لە بۆیان ترس و تۆقان جێ بدەنە شێروانی ئەو 2-3 دقەی ئەخیری بزان چ قارەمانێکن چی لێگەی مەسرور یعنی لێکوژی بەخوا هەندە لە سەر گران دەوەستی بزان ئەوانەی ئەو بادینیانەی 75 ساڵ بێدەنگ بوون ئەلە وەختەی هەموو دەڤەری سۆران ئێستاکە لە بێ هیوایی دەژی ئەوان هیوایاندا هاتنە سەجادە لە زیندانەکانیش بوونە مەدرسە هەرچی عقوبەدان هەبوو کردن بەڵام ئەوان باشترین پێناسەی ئێوەیان کرد ڕسوایان کردن هیوایاندا هەمومان بوونەتە سیمبول چۆن پەکەکە لە زیندان پێڕاگەی ئەوانە شەروا بوون جێ بدەنە شێروانی 3 دقەیە هاوڕێیان بزان چ قارەمانێکن ئیلهام لەوانەوە گرن نەک لەو هەموو نووسەر و خۆ بە سیاسی فشەکەرەی کە جورئەتیان نییە 1 ساعت قوربانی بدەن من قەزم لەوانەیە کە بەس قسە دەکەن کە ڕوبەڕووی مەرگ نابنەوە ئەوانە یاری لەگە مەرگ دەکەن ئەوانەش وەکو ئێوەن ها هەیە لەو ئەوروپای ناوری لایکە کە ئەوە لە ناو دهۆکن لە ناو دهۆک و هەولێرێک کاکە ئەوانە هەرشی دیکتاتۆریەتی مەسروریان ئەوە کرد ترس و تۆقانی مەسروریان هەپڕون کرد چیت کە دەگەی مەسرور چیت کە دەکەی فەرما ڕەنجەرەوە بکەن من بەرلەوەی بچمە سەر ئەوە یەک قسەی شێروانم بەبیر هاتەوە جارێک گوتی قادرا من گەنج بووم قازی لەوەی داهات کە چەند ساویلکە بووە گوت بە پێیان لە ئاکرێ ڕاچی مەسەگۆڕی مەلا مستەفای کەس ئێستا ئەو شێروانەی لێ دەرچوو من گەیشتومەتە قەناعەتێک کە بەجددی بەرامبەرەکەت یاخود دوژمنەکەت یاخود پلانگیڕەکەی بەرامبەرت دەتوانێت لێت بدات ئایلە دەست بەسەر بکە بتگیرێت ئیفادەت بگۆڕێت حکمت بدات بە چەندین ساڵ بەڵام یەک شت هەیە ناتوانێت بکات و دەستەمۆیە بەرامبەر ئەم شتە ئەویش ئەوەیە کە لەناو ناخی ئێمە لەناو ناخی هەر مرۆڤێکی زیندوی بەزات ئێمە هێزێک هەیە ئەم هێزە زۆر گەورەیە بە هیچ شتێک داگیر ناکرێت بۆ شتانەی کەوتم بە هەموو ئامێرێکی فشار بێن ناتوانن ئەو هێزەی ناو نەخمانە داگیرکەن ئەوە لەوانەی ژیان فێر بووم بزات لەو ئەشکەنجە و لەو تەقزیبێکێکی شامانە فێر بووم لەوەی بەڕاستی بەرامبەرەکەمان نەیتوانێت سەر بکەوێت لەبەرەم هۆکارە ئەم هێزێکی زۆر بەقووەتە لە قامچی دەستەکانیان بەقووەترە لە چاسۆڕکردنەوەیان بەقووەترە لە مداهمەکانیان بەقووەترە لە ئەجندا و هەرچیان زۆر بەقووەترە هێزی قەناعەتە هێزی بڕوا بەخۆبوونە هێزی بەرخۆدانە هێزی ئاشتەواییە ئەگەر ئەوان توانی لەو کاتەدا کە ئێمە قەناعەتمان پێبێنن بەو ئارگومنتانە کە هەیەە ئەو کات ئەوان زاڵن احتراب دەکەن بەڵام ئەگەر چی ئێستایمە لە زین دان لە بەندی خانەدان هەر ناوێکی لێ بدەیت بەڵام نەیان توانیە قەناعەت بۆ ئێمە دروستکەن کە ئەوان ڕاستن نەیان توانیوە یعنی دەستەمووی ئێمە بکەن بەڵام توانیوانە ئەزیەتمان بدەن توانیوان چەند کیلۆ گۆشتێک لە لەشی ئێمە بکەنەوە توانیوانە ئایلێ ئێمە گۆشا بخەنە سەر دەور و بەرمان تەلیفۆنمان لێ ڕاگرن یعنی خواردنمان نەخۆشکەن جێگەی خەوتنمان ناخۆشکەن
بەڵام دڵنیابن ئەوان دۆڕاون لەبەر ئەو هێزەی لەناو ناخماندا لە گەشانەوەدایە لە زیندووبوونەوەدایە و ئەو هێزە پێمان وایە جۆرە ڕۆناکیەکە جۆرە ئومێدێکە بە ئێمە دەبەخشێ و جۆرە زۆرفێکیش بە بەرامبەر دەدا یعنی ئەوەی لە کوردستان دەبینین هەموو شتێک نمایشە من پێم سەیرە کە ئەو خاوەن ئەم دەستگا و کابینەوانە کە لە کاتێکدا دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن باسی تێرمی ئایدۆلۆژی دەکەن باسی تێرمی زانستی و ئەکادمی دەکەن باسی کۆنفرانسی پەروەردەیی دەکەن بکەنینم پێ دێ بەڕاست چونکە ناخی ئەوان دەزانم چۆنە لە مامەڵەکردن لەگەڵ ئێمە دیار دەکەوتکەوان چەند دڕندەش دایمەن ترسنەوەکە دڕندە پێم وە دایمەن یعنی ئینسانی دۆڕاوە پێم وانی ئەوانەی کە لە زینداندا ئەوان دۆڕاون پێم وایە ئەوەی کە لێرە چ بڕیار دەدا ئیرادە بڕیار دەدا و هێزی ناوەکی بڕیار دەدا کە تو لەکوێنی من نازانم مستەقبەلی ئێمە چی دێدێ بەڵام ئەوەندە دەزانم کە ئێمە سەرکەوتوین سومعەتی ئێمە لە دەرەوە پێم وایە جۆرە تۆڵەیەک بۆ جۆرە وەڵامێک بۆ ئەو هەموو ناحەقەی بەرامبەر ئێمە کرا وەسەلام هاوڕێیان ئەوە دەنجێ و قارەمانەی بادینان بوو کە ڕۆژێک لە ڕۆژان پارتی بوو ڕۆژێک لە ڕۆژان پارتی بووە لە گەنجی بە پێیان لاکرێ ڕاچتە سەرگۆڕی مەلا مستەفا ئێستاش بووتە ئەو وانەیە کە ئەرشی پارتی ماڵی بارزانی هەژاندیە ئازانم چیت کێرەگە دەکەن هەندێک گەورەتر دەکەن چێ خۆشەکە لەوەی داهاوڕێنەوە پارتیۆشێتی دژ بەچێ بن خەڵک خۆشی دەوێ ئێحتیمام بەچێ بدەن بەلێشاو ئەو حەملەی لەسەر مەسرور کرا دەولیەن دەزان هاوڕێیان جارەکە تریش باسم مەسرور بارزانی کۆمپانیایەکی هێنا مانگانە 5 دەفتەر دۆلار لە قوتی خەڵکی دەدایە بەس سومعەی لە ئەوروپا بەرزکەنەوە ئێستا ئەوی دەرکردیە کەشکەی هینایە هاوڕێیان سبەی دەنگدانە بەناو بڕۆن عەرشیان بەهەژێنن بایکۆت بە سزایان بدەن کورە شەرم کەن دەنگ بە دز و زەردە و گەواد و قەحپان بدەن شەرم کەن دەنگ بە خائین بدەن یعنی خائین چییە ئێمە بەس بەعسیەکان و جاشەکان دەبین با یەک بە پێشش سوپای تورکیا ئێران یەکێک دەبتە ملیۆنێر گەنجەکی ئەوەندە دێتن دەبتە میلیاردێر کوڕەکانیان ئینسان کو شەرم لە خۆی ناکاتم چی دەنگ بەو حیزبە بداتن کۆمەڵک قسەی بری قەدارەوە چی دەنگ بدە لە بۆی بابە بڕۆ زەر بەچی دێدا خۆ کەس نازانیت ئەوڕێن قسەی کۆتایش تاوە بیرم ماتەوە من دوا بوو مەسەلەی مادەی هۆشبەر باسکەم بەڵام ئەڵقێشتر یەکێک لەو کەسانێک کە تۆمەتبار دەکرێت کە پاڵپشتیان دەکە کاک محەممەد وتمانە ئەوڕۆ تەلەفۆنی کرد چکۆم تەلەفۆنم ڕۆ کردبوو وەکوی ئەو مامۆستا ئارامی پێدەگۆترێ ئەو دووە کە تۆمەتبارن بەوەی پاڵپشتی مافیاکانیان کردیە نەک بەخۆیان کردیان تەلەفۆن و دەنجیان هەیە هەمووی دەکەمەیەک ئەڵقا ئیکاک محەممەد وتمانی لەگەڵی بڵاو دەکەمەوە لەوەرێ بە خۆشی کۆتی ئاسایی یان دە پرسیارم لەکردێ جوابی دایتەوە بۆیە ئەوەی مادەی هۆشبەر بە تایبەت بڵاو دەکەینەوە کە چکارە ساتێک لە دەڤەری پشتەرەوە لە بۆ هەموو چیان دەڕوا بڕوا بکەن یعنی ئەو پەرلەمانتاریەکێتی زان عەبدوڕەحمان دەڵێ بەس ئەو ماگەی 17 تەن مادەی هۆشبەر لە پشتەر و لە کوردستان داخلی هەرێم بووە لەوێش ئینتلاق دەکە لە بۆ دەڕوا تورکیا و سووریا و لیبیا و لوبنان و لە ئێران دێ و دەڕوا ینی کۆمەڵی کەس بینەوەی هاوڕێیان دەنگدانە سبەی بڕۆن ئەوانەی بایکۆت دەکەن لەسەر ئەگەر پێتان کرا بنووسنە سەر بۆکەی بەس دەبۆ ئستفزازی مەسرور بارزانی و پارتی ئازادی بۆ زیندانیان بادینان ئەوانی تریش دەنگ بەو دەنگانە بدەن کە دەنجی جوان بن لە حیزب لە ڕێکخرا و لەوانەی با کۆمەڵێک دەنگ لە ناو پەرلەمانتاری عێراق بیتن لە بەرامبەر ئەو پارتیوشێتیانە بوەستنەوە بوونی پەرلەمانتار ئەو حسانەیە زۆر کاروباری ئێمەیانی بەشەکە لە خەبات بەس هەمووی نییە گۆڕانکاری لە ئەوروپا بە هەڵبژاردن دەکرێت بەس لەوێندەر خەباتەکی لاوەچیە سەرکەوتن بۆ ئێمەیە سەرشۆڕش بۆ پارتیویچێتی و گۆڕانە ملپانەکانە دڵنیابن چۆن بەعسیەکان شەرمەزار بن ئەوە ئەو پارتیویچێتیانش خۆیان و مناڵەکانیان شەرمەزار دەبن سەرکەوتن ڕۆژێک دادێت پارتیوچێتی بوون وەکو باسی بوون و جاشی بوون دەبتە شەرمەزاریت ئەو پارتیوچێتی بوونی ئێستا دەڵێم نەک ئیکۆن
شەوت شاد کاتێکی خۆش.